ئەم شوێنە چەمی ڕەزانی پێدەگوترێت دیارە بەعام ئەم منتیقەیە هەمووی چەمی ڕەزانە لەسەرەوە لە خوار کەڵەشێرەوە ئەوە تا دەڕاتە خوارەوە پێی دەگوترێت چەمی ڕەزان بەعام بە چەمی ڕەزان بەناوبانگە. ئەم ئەشکەوتەی کەوا دەیبینین ئەم لە پشتمانەوە ئەم ئەشکەوتە ئەمە ئەشکەوت دووکونی پێدەگوترێ. ئەشکەوتەکە سروشتیە دروستکراو نییە، بەڵام دیارە لە سەرەتای شۆڕشی ئەیلول بۆ ئەوەی کە معلوماتی جەنابتان دوای ئەوەی کە شەڕی دەربەندی بازیان کرا و لەو شەڕەیە شۆڕش تووشی شکست بوو، ئیتر هاتن بارەگاوشتیان کردەوە لێرە بە سەرپەرشتی مام جەلال. یەکەم بارەگا لە کوردستان کە کرایەوە ئەلێرە کرایەوە لەم ئەشکەوتەدا لە شۆڕشی ئەیلول 61 لە ساڵی 61. مەلا مستەفای بارزانی پێم وانی هاتبێتە ئێرە، نەهاتووە هەتا سەرگەڵ و ئەو منتیقەیە یەکجار هاتووە هاتۆتە سەرگەڵ و بەڵام نەهاتۆتە ئێرە پێم وایە. بەس مام جەلال لێرە سەرپەرشتی قواتی ئەم منتیقەیە هەموو قواتەکانی ئەم منتیقەی سۆران و ئەوانەی دەکرد و یەکەم بارەگاش ئەلێرەیە کردیەوە. طبعاً ئەمە پێشمەرگەی تێدا بوو لە دێهاتەکانیشەوە خەڵک هاوکاری دەکردن و هاتوچۆ و علاقەیەکی بەقوتیان هەبوو، تەنزیماتی بەقوت هەبوو لە شۆڕشی ئەیلول لەگەڵ ئەو مەقەڕاتانەی ئێرە و ئیتر وردە وردە بڵاویان کرد بۆ گەرمیان و بۆ شوێنەکانی کە و مەفارز دەچوو. دوایی مەقەڕاتی تر اینجا لە شار باژێر لە دەشتی کۆیە لە قەرەداغ لەکوێ لە ناوچەکانی تری شەمووی کرایەوە، بەڵام سەرەتای یەکەم بارەگای شۆڕشی ئەیلول لێرە کراوەتەوە. ئەم ئەشکەوتە لێرە هەر ئەوەندەیە بۆیە پێ دەڵێن ئەشکەوت دووکون، ئەمریکەوا دیارە و دەگەڕێتەوە بۆ دیوی ئەو دیویشی ئەوە لەو دیوەکوونێکەکەی تێدایە دیارە جەنابتان ڕەنگە بزانن بۆیە پێ دەگوترێ ئەشکەوت دووکون. بەڵام لەسەرەوەی ئەم ئەشکەوتە ئەمە چەندیەکەیە دەگەڕێتەوە بۆ دیوی ئاغجەلەر، ناحیە ئاغجەلەر منتیقەی سۆتکەیە و ئەمانەیە بڵێندەیەکانی کانی سینارە و سۆتکەیە و ئیتر خەربەندەلۆ و فڵانە و چەندیەکی زۆری لەسەر ناحیە ئاغجەلەر 15-20 دەیە بڵێن سەر بە قەڵاسیەوەکەیە ناحیە ئاغجەلەر. ئەو دیوی ئەم دیویشی سوورداشە، بە دیوی ئەم دیوێدا ناحیەی سوورداشە بڵێن ئەوڵانە و خۆجە بڵاخە و زەرزیە و کە لە باشە و ئیتر ئەو هەوای دەڕواتەوە هەردوو کە لە باشە و ئیسابەجێ و ئەو هەوای دوولکان و تا دەچێتەوە سەر جادەی عام جادەی سلێمانی دووکان با بڵێن ئەوە هەموو منتیقەی سوورداشی پێدەگوترێ. ئەم دیوی سوورداشە ئەو دیوی قەڵاسیەوەکەیە. حرەکەتە کوردیەکان لێرە وەکو شۆڕشی ئەیلول شۆڕشی نوێی گەلەکەم بڵێن کام حرەکەتەکانی تر لێرە دیارە بە بیرەوەری من ئەوەی کە بەبیرم دێ من لە شۆڕشی ئەیلولەوە ئاگادارم. شۆڕشی ئەیلول سەرەتای شۆڕشی ئەیلول وەکو ئەرزم کردن ئەو حرەکەتە لێرەوە دەتوانین بڵێن یەکەم شەڕکە کرا لە دەربەندی بازیان کرا، دوایی یەکسەر بارەگایان هێنایە ئێرە و لێرە مەقەڕ و بارەگایان کردەوە و پێشمەرگەی تر لێرەوە وردە وردە گەشەی کرد و بۆ شوێنەکانی کە و دوایی بارەگا لە شوێنی تریش کرایەوە. لەم شۆڕشی نوێژدا با بڵێن شۆڕشی نوێی گەلەکەمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی کردووە، دەتوانم بڵێم دەوری زۆر گرنگی بینیوە ئەم ناوچەیە بە تایبەتی ئەم منتیقەی چەمی ڕەزان و سوڵقاوشان و زێڵێن و دەرەنار و ئەم 5-6 دێی ئەم دامێنەی خوارەوە و ئێرە و ئەوڵان و خۆجە بڵاق و زەرزی و ئەم 5-6 دێیە لە بەروی شوێنێکی چڕوعاسێ بوو. پێشمەرگەش چەند مەفرەزەیەکی سەرەتایی دروست بوو بوون. ئەم مەفرەزە سەرەتایانە ئەچوون خۆیان دەرەخست لە دێیەکانی ناوە بڵێن نزیکی کەرکووک، منتیقەی چەمچەماڵ ئاغجەلەر، منتیقەی سوورداش، دووکان، فڵان شوێنێکی تر هەتا بن کەرکووک پێشمەرگە ئەڕۆی، بەڵام بە شەو دەڕۆیشتن ئەوەی بیانویستایە ئەیان کرد بەرامبەر بە دووشمن. دوایی ئەبوو بەیانیەکەی زوو بگەڕێنەوە ئێرە. ئەم منتیقەیەش چڕ بوو کە جاش و جێیش و ئەلیکۆپتەر و حکومەت دەردەچوو لەم منتیقەیە دەیانتوانی خۆیان بپارێزن. بەو حکومەی ئەمە دەتوانین بڵێن ئەم ناوچەیە دابدرێ بە لانکەی دوو شۆڕش، هەم شۆڕشی ئەیلول و هەم شۆڕشی نوێی. بەڵێ ئەوانیش پەکەکەش فترەیەکی 1-2 ساڵ بازانم چەند بارەگا و بنکەیەکیان هێنایە ئێرە، بەڵام ئەوان زیاتر خەلفیەکەیان ئێرە بووە. چەند کەسێکی کە بڵێن پەککەوتە و یا بریندار و ئەوانە لە شوێنی خۆی نەیادن دەتوانانی معالەجە بکەن دەیان هێنا لێرە دایان دەناو سەرپەرشتیان دەکرد و چاچیان دەکرد و تر بە شێوەیەشکە لێرە وەکو مەقەڕێکی خەلفی مابوونەوە لێرە هیچ کەگەرەوان هەر لە قەندیل بوون کەم وا بووە هاتبنە ئەم ناوچەی ئێمەوە بەس بۆ ئەوانە پێکەکە پێکەکە بزەبت ناتوانم نازانم بڵێم ساڵێت چونکە لە یادم نییە، بەڵام لە نەوەتەکاندا بوو ئیتر نازانم 94 بوو 5 بوو پێم وایە لەو ناوەیە بوو وازانم وا دێتە خیاڵم 94 و 5 ئەوانە لێرە بوون ئەوان لەو ساڵانە مەقەڕاتیان لێرە بووە. لە شۆڕشی ئەیلول لە 63
کە پێی دەگوترێ حرس قومی ئەو سەردەمەی هاتن لە کەرکووکەوە هەموو ناوچەکانیان تاڵان کرد و هێزی پێشمەرگە شکار ڕۆی لێرە مقاومە فترەیەکی زۆر لە دیوی ئەو دیوەوە شێخ ڕەشوو چۆچۆ ئەلێ مقاومەیەکی زۆر کرا دەبا بە شکاشت کرا ئەوانە بەڵام لە ئاخری هەر شکستیان هێنا پێشمەرگە و بەجیان هێشت ئەم مەقەڕاتانەش گیران لە 63 هەتا ئێرەش گیرا وەڵاهی دیارە پێشتر نازانم لە سەردەمەکانی زوو بەڵام بۆ شۆڕش وەکو گوتمان ئەمە نەکرد ئەم ئەشکەوتە و چەندین ئەشکەوتی تری ئەوهاش لەو بابەتانە هەیە لە خوارەوە ئەوە ڕقم یەک هەیە کە کاتی خۆیان بارەگای مامجەلال بۆ خاص لەم دامێنەی خوارەوەی لە ڕاستی بابڵەکەیە ئەوە پێ دەگوترێ ئەشکەوتی ڕقم یەک ئەمە ئەشکەوت دووکونە لەسەرەوە ئەشکەوتێکیکەی لێ ئەشکەوت سەحرای پێ دەڵێن ئەشکەوتێکی قەڵەباڵغا کونیێکە لە ناوە دەرگەی بچووکە هەروەتە پێوەیەتی بەڵام کە چوویە ناوە مەجای زۆر و گەورە و شتی تێدایە ئەمانە دیارەجێ حەشار گەشتی خەڵک بوون لە ئەنفالەکانی شاتوانین بڵێن لە ساڵی 1970 کە ئەنفالی منتقی قەڵاسی و کەوشوان و ساڵی و ئەوانە کرا لەو ئەنفالەشە خەڵکێکی زۆر هاوڵاتی هاتنە منتقی چەمی ڕۆژانەوە چەند ڕۆژێک یانیەوە بۆ ماوەی کەم بڵین هەبوو ڕۆژێک بوو هەبوو 3 ڕۆژ بوو هەبوو 10 ڕۆژ بوو هەبوو 5 ڕۆژ بوو هەبوو 20 شەو بوو ئەلەمانەمانەوە خەڵکێکی زۆر مایەوە لێرە و لەم ئەشکەوت و مەشکەوتانە خۆیان پەنادا و ڕزگار بوون ئەوە پێشمەرگەش هەر لێرەمانەوە لە ئەنفالەکەیە بەڵێ بەردەوام قەسوی تیارە و ئەوانە هەر هەبووە لەسەر هەموو منتقەکەی لەسەر ئاوەڵام خۆجەبڵاغ دەیەکانی سوڵقاوشان دەرەنار زێڵێن زەرزی ئەمانە هەمووی خەڵکی لێ کوشتۆ شەید کردووە خەڵکی لێ بریندار کردووە ئیتر بەردەوام قەسوی تیارەی لەسەر بووە بەڵام قەسوی بەڕی و هجوومات تەنیا لە ئەنفالەکاندا ئێرەیان گرت ئەوان توانیان بیگرن حکومەت و لە 63 حرەستەونەکان گرتیان
ئێرە ئەمە ئەشکەوت دووکونی پێڵێن هەروەکو برادرانیش باسییان کرد ئەم ئەشکەوتە شوێنی مقەڕاتی پێشمەرگە و شۆڕژێڕە کوردیەکان بووە لە سەرەتای شەستەکانەوە تا ئێستا تام ئەخیرەش حتا بارەگای کەم ئەندامانی پێم وابێ پەکەشی فترەیەک تیا بووە جامە بەڕاستی لە ڕۆژە تەنگانەکانە شوێنی حەوانەوەی لێقەوماوانی خەڵکی کوردستان بووە کە لێیان قەوماوە و هاتوونەتە ئەمە شکاوتانەوە خۆیان شاردوێتەوە و احتیفازیان بەخۆیەوەگانەوە کردووە مەسەن بۆ نمونە خەڵکی منتقەی قەڵاسێوکە هاتوونەتە ئێرە بۆ خۆشاردنەوە دەوروبەری منتیقەکە وەکو ئەوەڵان و کانی هەنجیر و زەرزی و ئەم دیانە تا بگرە دیەکانی دەم جادەر زۆر جار لیان قەوماوە ئەم منتیقانە بوون بە حەشارگە و شوێنی حەوانەوەی ئەم میلەتەی ئێمە بەڕاستی چەمی ڕەزان یەکێ بوو لەو شوێنانەی کە لە ڕۆژانی سەختی ئەنفالە کە بەعسیەکان شۆڤێنیستە عەرەبەکان بە مەجموعی دووەلی عەرەبی بە شۆڤێنیستەکانەوە و بە حتا بە خەڵکە ئاساییەکەشێوە عەرەب بەگشتی هاوکاری حکوومەتی بەعەز بوون بۆ لە ناوبردنی قەزەی میلەتەکەی ئێمە وە حتا بە کافر ناویان بردن و زۆربەی موفتیەکانیش فتوایاندا بۆ لە ناوبردنی گەلەکەمان ئەمە چیە داوای مافی ڕەوا و حقوقی دیموکراسی ڕاستەقینە بۆ خەڵکی عێراق و بۆ کوردستانیشان نەکرد ئیتر ئەم شوێنانە لە ڕاستیدا شوێنی پەناگا و پشت و پەنا لە جیاتی زلهێزەکانی دنیا پەنامانە هێنا بۆ ئێرە لە جیاتی خاوەنی دنیا کە خاوەنی دنیا زلهێزەکان بوون بەڵام بە هیچ شێوەیەک لەبەر بەرژەوەندی خۆیان و مەسالیحی خۆیان بە هیچ شێوەیەک هاوکاری ئەم گەلە هەژار و بندەسەی ئێمەیان نەکرد پێویستە ئەمە وەک مێژوو ئێمە لە بیری نەکەین تکاکەم لە هەموو ئەو کەسانەی ئێستا لە سایەی ئەم گەلەی ئێمەیە بوونەتە خاوەن سەرمایە بوونەتە خاوەنی سیاسەت و حیزبایەتی لە کوردستانە وڵات بپارێزن وڵاتە تا سەر بۆ ئەوان ئاوا نامێنێ و ئەمڕۆ کە عالەمی ئەولەمەیە و دنیای ئەلکترۆناتە با ئەوان تێ بگەن کە بە هیچ شێوەیەک ئەم سیاسەتەی ئێستا بەڕێوەی ئەبەن ئایانەوێ میلەت بەڕێوە بەرن بەم شێوەیە ناتوانن بەڕێوەی بەرن و میلەتیش لیان قبوڵ ناکات ئاوا کە ئێستا سیاسەتێکی زۆر ناڕەوا بەڕێوە ئەبەن بڵاویان لێ کردو هەرێکە بەلایەکە خۆ من شخصی خۆم تکا ناکەم ئەوانە یەک بگرن چونکە ئەگەر یەک بگرن خەتەرترە لەبەر ئەوەی زۆربەی یەکگرتنەکانیان لەسەر دەستی دوژمنیەکەگرن و دوای ئەوەش لە پێناوی بەرژەوەندی حیزبەکانیان نەیەکەگرن پێویستە میلەتە لە پێناوی حیزبایەتیە یەک نەگرێ لە پێناوی کوردایەتیە یەک بگرێ لە پێناوی نیشتیمانەکەیە یەک بگرێ لە پێناوی یەکخستنی گەلەکەیە یەک بگرێ بۆ ئەوی بتوانن بە یەک دەنگ بڵێن ئێمە ئازادیمانەوێ ئێمە دیموکراتیمانەوێ
الله